بەناوی خوا من خەباتی خدریم دانیشتووی شاری مەریوان لە ناوچەی دەمەیە و دارویەکم خاص کردە بۆ کەبد داروێتیشم خاص کردە بۆ پووکی ئۆستەخانەکەم گەیاندە سەبتە اخترا دارویەکم خاص کردە بۆ کەبد ئیسا دارو کەبدەکەم بردەزە نمایشگای بینەلملەلی منداڵی تڵام گرتە منداڵ تڵای بینەلملەلیە جەهانیە دوو دانە دیپلۆمە افتخاریان داوە پێم دیپلۆمە افتخاری کورەی جنوبی دانێکیش خودی ئاڵماندایەسی دارووەکە چەند ساڵی من زەحمەتم بۆ کێشە گەیمە فکرەوە کە نەخۆشی کەبد لە ئێرانە زۆرە مشکلات زۆرە 80-90% مردم مشکل کەبدی هەست کەوتمە بیرەوە کە بێم داروێ خاسکەم بۆ کەبد خۆشم چون علاقەم بوو لە مناڵیەوە علاقەمەند بەم کارە بووم کتێوهای فرەی داروگیاییم خوێندە و مطالعەم کردە و لەبارەی گیاکان و تحقیق و تەفاحوسم کردە گەیم بۆ نەتیجە وتم با داروێ خاسکەم بۆ کەبد هاتم بعد از 4 ساڵ تحقیق و زەحمەتێ فرە داروێکم خاص کرد وتمەم دارووە گەیەنم بە سەبتە اخترا تا ڕێگەم دۆزیۆ کە چۆن سەبتە اختراییکەم وەختێ فرەی برد بە زەحمەتێ فرەوە بە سوورەتی عیلمی من توانیم گواینامەی سەبتە اخترا بگرم لە ئێرانە بعد از گاوای سەبتە اخترا داوەرەکان کە داوەری ئەمکاریانە کرد شتەکە پێیان خۆش بوو شتەکە پێیان جالب بوو وتیان ئەمە بیوە بۆ نمایشگای بینەلملەلی من ئەسڵ نەمەزانی نمایشگای بینەلملەلی ژالێکیێنە تر ئەوان کۆمەک پێیان کرد چوومە ناو نمایشگای بینەلملەلی وەلی غێرە حزوری من هینەکەم نارد تەرحەکەم نارد چونکە هەزینە زۆری بوو منیش حقیقەتەوە بەدەستمەوە مستەقیم حزوران خۆم بچم غێرە حزوری ناردم و لە یایشە فرە مۆردە ئەستقبال قەراری گرت پرۆفسۆر هایەکە لەویا بوون 5-6 نەفەر کولەن دۆ تەرحەکەیاندا بوو شتەکە بەلایان و جالب بوو ئەو بوو کە پێیان خۆش بوو منداڵی تەڵای ئاڵمانم وەرگرت لە کتێوی ساڵی 2017 شمارە 309 ناو من ذکر بووە اتحادیە ئەوروپا کولەنە کتێویە قبوڵە لە ئێرانیشا گەواهیایەک مەست کە لەبارەی داروگیاهی و دەرسم خوێندە و هێنم کردە ئەمە 50 ساعت دانشگا پەردیسی بینالملل دەرسم خوێندە مشاورە نسخەپیچی گیانە داروی ئیسا بۆ پووکی ئۆستەخانەکەش کارەکانم ئەنجام داوە دارویەکی زۆر خاسە تەرحایە فرە هەست لە زێنما شتای جالب هەست لە زێنما ئەتانم گشتیان بێرمە سەر قەڵەم و کاغەز وەلی متاسفانە چون حەمایەت قاتع لە من ناکرێت و منیش ناتانم بەخاتر مشکڵاتی ماڵی ناتانم کارەکەم ئەنجام بم فعلا کە گەیانی مەزەتان مەرحەلە ئەوەڵین مداڵی افتخاراتی ئەوەڵین مداڵی اختراعاتی کولی ئۆستانی کوردستانە گرتیمە کە مایە افتخارە بۆ گشتمان ئەم دارووە کە خاسم کرد دوای خاسکردن دارووەکە هاتم بەسەر چەند نەفەر و ئازمایشم کرد یەکێکیان نەخۆشینە سەرەتانی بوو کە ئەنزیم کەبدی 2500 بوو دکتۆرەکان ئومیدێکیان پێ نەبوو هاتم بەسەری ئازمایشم کرد ئەنزیم کەبدی فۆقەلعادا ئەوردە خوار و هاوردیە ژێر 500 کاسن جێ تەعەجوب بوو بۆ گشتی دوایەوە بەسەر نەفرێتەوە کە ئازمایشمان کرد کە کەبد چەربی بوو کە بە چەربی گرید 3 بوو هاوردیە گرید 1
داروەیەکیشە کە کەسانێک کە مشکڵاتە معدەیان هەست، زەخمە معدە، ئیلتیهابی معدە، مشکڵاتی ڕوودێک، ئەوانە کە قەبزیان هەست، یەبوسەتیان هەست، بەکارتێ هەر نوع زەخمێ لەناو ڕوودە و معدا بێ لای ئەبات، چون نوع گیاز کە خۆی ئەنتیباکتریاڵە، خۆی ضد میکرۆبە، ضد قارچە، هەر نوع ڤیروس و میکرۆبێ لەناو معدا بێ لای ئەبات. داروێکیشە تقریبا من ناژم فرە وەلی 50% ضد سەرەتانە، 50% منەژمم دارووەکە خاسم کردە ضد سەرەتانە، چون سەرشار لە ئەنتیۆکسیدانهای فعال کە ئەتوانن بەسەر ڕادیکاڵهای ئازاد و تەسیردان و ئەو ڕادیکاڵ ئازادێلە لە یەک جیاکەنەوە. بۆ مشکڵاتە کەبێدی ئەم دارووە من قاتعانە ئێژم ئەسەری زۆرە، ئەسەری زۆرە و ئینشاءالله بعد از مجوز وەزارەت غەزا و دارو مطمئنم لە داروەکەم کە ئەوێتە پڕفرۆشترین دارو، یعنی تا ئەو حەدە کە مطمئنم لەم دارووە کە ئەگەر زمانە بێتە تۆلید و کەوێتە ناو بازار پڕفرۆشترین دارو ئەوێ، چون هەم ئۆرگانیکە، هەم عوارضی نییە، هەم زەرەری نییە و خاصیت تریشی هەست، مەسەڵەن مشکڵات معدە لاوە تەرەفەس زەخمە معدەیە، زەخمە ڕوودەیە لایەوە. بعد قرسەکەیشی کە لە 7 دانە گیا خاز بووە، ئەم گیایە لە کولەن لە منتەقەی هەورامانە هەست، گیاکانی کامڵەن ئۆرگانیکە، شتێکی جوانە، ئشتغاڵزاییەکیش ئیجادەکە بۆ منتەقەی خۆمان. فەرزکەین 20 نەفەر حداقل مەشغوڵ بەکارەوەن لە تولید ئەم دارووە کە زمانە تولید بکرێت، زمانە بێتە ناو چرخەی تولید بە سوورەتی ئەم بوو. دارووامە بۆ واقعان مشکڵاتێکە بێدیەوێ، ئەوانە کە دووچار بوونە، ئەوانە کە پارێزیان نەکردە، ئەوانە کە گوێیان نەدا، ڕۆنە فرەیان مەسرف کردە، ئەوانە کە نە وەرزشێ نە فعالیەتە هیچێ نییە لە کاریانە سیگار ئەخۆن داروی شیمیایی مەسرفەکەن. جا چی جالبە؟ ئەوە جالبە کە کەبد هەچی کارە ئەکات، یعنی عضوێ فرە مهمە لە بەدەنە، تەسفیەخانەی بەدەنە، تۆ تەواشە کە هورمون خاسەکە، فاکتۆرهای انعقادی خاسەکە، ڕیزم و غەزیەکان، تۆ هەر شتێ ئەخۆی قرس ئێستامینۆفۆن ئەخۆی حتانەیەتە کەبد تەجزیە بێ هیچ ئەسەرێکی نییە، ئەسەر ناکە لە بەدەنتە، حتمما ئەشێ کەبد تەجزیەکە. کەبد عضوێکی حساسە و زۆر مهمە، ئەشێ هەم پارێز هەم دارو، ئەوانە کە مشکڵیان بۆ پێشاتە، هەم پارێز هەم دارو استفادەکەن کە ئینشاءالله نەتیجە بگرن. تەنیا خۆم بوومە، تەنیا فکر و ئیدەی خۆم بووە عەلاقە و متالعە پشت سەر هەم منی گەیانەس ئەم مەرحەلە کە ئیسا توانیم بیگەێنم بە مەرحەلە کە ئەم دارووە خاسکەم، چون عەلاقەمەند بە داروگیایی بووم و زۆر دەرسم خوێندە لەم بارەوە، کتێبهای فرەم خوێندەسۆ هاتووم تەرکیباتێکم ئەنجام داوە، ئەم تەرکیباتێکی کامڵەن نۆ ئاوەرانە جەدیدە، بۆیە پێژن اختراع، یانێ تۆ شتێکی ئەوەڵیەت شتێکت خاص کرێت تا ئێستا کەس خاسی نەکردە، پێژن اختراع. ئەوە ئاوەسەیت من فقط خۆم بوومە و ئەلبەت ئەوەڵ خوا بۆ دوایەوە خۆم لە نەفەرێک لە مەشهەدا داروکەم خاص کرده بوو، متەخەسیسی داروگیاهیە، پرسیارم لێ کرد، ساڵشتم لێ پرسی، وتم ئەم داروێ وامە خاص کردە، خیاڵمە خلاصە بەسەریەوە کار بکەم. شتەکە بەلایەوە جالب بوو، ڕاهنمایی منیشی کرد، وتی ئەشێ ئاوا مەسەڵەن مجەوز و شتەکەی بگریت و تەرکیباتەکان من نەمەتانی گشتی پێبێژم، واقعان ناتوانین تۆ تەرکیبات کامڵ داروەکەت بێژی بە نەفەرێ، چون
بەهێنە دوو بەیانی تاشاکی هەر لەو بازاڕیشەوە خۆش کۆڵە زەحمەتت کێشەوە شتەکە بەهەدەرەچێ. ئەتر لەو لە حازۆ ئەویش شتەکان فرە بەلایە جالب بوو هەڵبەت من گشتیانم پێ نەوت شتەکان وازە ئەم شتێلەکە توێژی منیش مۆردەتەیدمە و ئەزانم کە واقعان تاسیری هەز بەسەر کە بدەم. ئەو کەسانە کە عەلاقەیان نسبە داروگیایی هەر نەداروگیایی هەر شتێک کە تۆ عەلاقەت بێت فقط ئاعتماد بە نەفس و پشتکارت بێت 100% دەگەی بۆ شتە. ئێمە منتەقەی کوردستان ماشەڵڵا هینی زۆرە نخبەی زۆرە وەلی ڕەوشەکەی نازانم چۆن بکەونە سەر ئەو شوێنە چۆن بچن بە شوێنە ئیتر شاید بەخاتر محیتەکەیش بێ. ئێمە ئینتزارمانەست لە مەسئولان ئینتزارمانەست لە کاربەدەسان لە ئەفرادێ وەکو من لە ئەفرادێکە شتهایەکیانەست ئیدەهایەکیانەست کە ئەتانن 20 نەفەر 30 نەفەر خەنە سەرکار ئشتغاڵ ئافرینیکەن کارافرینیکەن واقعان دەستیان بگرن حمایەتیان لێوەکەن کە بتوانن ئەم ئیدە و ئەو فکرەکە هە لە زهنیانە ئیجراییکەن هەم مسمەرە سەمەرە بۆ جامعە هەم بۆ ئەو وڵاتە هەم کە بۆ سڵامەتی گشتی ئەم شتە لازمە و حمایەت وازانم ئەگەر شوێنێ ببێت لەو جۆرە بنیامێ لە حمایەت کە خراو نەبێت ئیسە لە پارێزگای کوردستانە بێت لە هەر کێنێکا بێ مهم نییە فقط ئەوە کە بێ حمایەتی ویژەیان لێوە بکات دەستیان بگرێت کە ئینشاءڵڵا بتوانن ئیدەکانیان تەرحەکان ئەو شتێلەکە هە لە زەهنیانە بیتێنە سەر دەفتەر و بیگەیەنن بە نەتیجە.